ناونیشانی کتێب خۆت بەکەم مەزانە کچێ. بەرهەمی کەناڵی مۆم خوێندنەوەی مەهناز مۆمێک بۆ ڕووناکردنەوەی ڕێگای کچانی بەهێز و بەتوانا. ئەمە تەنها دەستپێکێکە بۆ گەشتێک بەرەو ناوەوەی خۆت. ئەمڕۆ لێرەوە پێکەوە لاپەڕەکانی کتێبێک هەڵدەگەینەوە کە تیژیە لە هێز و ورێ و ڕاستی بۆ هەر کچێک کە دەیەوێت گۆڕانکاری دروست بکات. نووسەر لەم بەرهەمەدا ڕووبەڕووی ئەو درۆ و باوەڕە چەوتانە دەبێتەوە کە کۆمەڵگا یان مێشکی خۆمان پێمان دەڵێت. ئەو پێمان دەڵێت کە کاتێک ژن یان کچێک بڕیار دەدات خەونەکانی بەدی بهێنێت، هیچ هێزێک ناتوانێت ڕێگری لێ بکات. یەکەم هەنگاو بۆ سەرکەوتن ئەوەیە کە چیتر داوای لێبوردن نەکەیت بۆ ئەو شوێنکەوتن و ئامانجانەی لە ژیانتدا هەتن. زۆر جار کچان وا پەروەردە دەکرێن کە هەمیشە ڕەزامەندی کەسانی چواردەوریان بەلاوە گرنگتر بێت لە حەزەکانی خۆیان. بەڵام ئەو کتێبە پێمان دەڵێت تۆ بەرپرسیاری یەکەم و کۆتایی لە خۆشبەختی و بەدیهێنانی ئاواتەکانی خۆت لەم جیهانەدا. دەستبەرداری ئەو بریۆکەیە ببە کە دەبێت هەمووان لە خۆت ڕازی بکەیت، چونکە ئەمە گەورەترین بربەستی بەردەم پێشکەوتنتە. خۆت بەکەم مەزانە کچێ، چونکە تۆ خاوەنی هێزێکی شاردراوەی و تەنها پێویست بەوەیە باوەڕت بە تواناکانی خۆت هەبێت. هەرگیز ڕێگە مەدا ترس لە شکستەکان یان قسەی خەڵکی ڕێگریت لێ بکات لە تاقیکردنەوەی شتە نوێیەکان لە ژیاندا. شکستەکان تەنها وێزگەیەک نین بۆ کۆتایی، بەڵکو وانەیەکی بەهێزن بۆ ئەوەی لە داهاتوودا بە ئەزموونێکی زیاترە واستیتەوە. نووسەر جەخت لەسەر ئەوە دەکاتەوە کە گرنگیدان بە تەندروستی و دەرونی جستەی خۆت نیشانەی خۆپەرستی نییە، بەڵکو کاتێک تۆ لە ناوەوە بەهێزی و تەندروستی بیت، دەتوانیت ببیتە کچێکی کاریگەرتر بۆ خێزان و کۆمەڵگاکەت. پێویستە فێری بیت چۆن سوور بۆ پەیوەندیەکان دابنێیت و نەهێڵیت کەسانی نەرینی وزە و متمانەت لێ وزەوت بکەن. خەونەکان کورت مەکەوە، لەبەر ئەوەی چاردەورەکەت وا بیر دەکەونەوە کە ئەو خەونانە بۆ کچێک زۆر گەورەن یان مەحاڵن. مێژوو پڕە لەو ژنانە و لەو کچانەی کە بە ڕووی سنوردارکردنەوەکاندا وەستانەوە، ناوی خۆیان لە زانست و مێژوودا تۆمار کرد. تۆش دەتوانیت یەکێک بیت لەوان، ئەگەر بڕیار بدەیت چیتر لەژێر سێبەری ترس و دڵەڕاوکەی دوا ڕۆژ دانەژیت. گرنگترین شت ئەوەیە کە ڕۆژانە هەنگاوی بچووک بنێیت، چونکە سەرکەوتنی گەورە لە کۆبوونەوەی کارە بچووکەکانەوە دێت. فێری ڕستنی کاتەکان ببە، ئامانجەکان لەسەر کاغەز بنووسە، چونکە ئامانجی بێپلان تەنها وەک ئاواتێک نەمێنێتەوە. کاتێک سەیری ئاوێنە دەکەیت، کچێک ببینە کە شایانی باشترینەکانی ژیانە و خاوەنی جوانی و تایبەتمەندی ناوازی خۆیەتی. پێوەرەکانی جوانی و سەرکەوتن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە وەرنەگریت، چونکە زۆربەیان تەنها وێنەیەکی ساختە پیشان دەدەن. ژیانی ڕاستەقینە لێرەدایە، لەو تێکۆشانە هێمنانەی کە تۆ ڕۆژانە بۆ پەرەپێدانی عەقڵ و هۆشی خۆت ئەنجامی دەدەیت. بخوێنەرەوە، فێر بە، گەشە بکە، هەمیشە بە دوای زانیاری نوێدا بگەڕێ، چونکە چەکی ڕاستەقینەیەکت زانیاری هۆشیاریەتی. کاتێک تۆ خاوەنی بیرکردنەوەیەکی سەربەخۆ بیت، کەس ناتوانێت بە ئاسانی هەڵبخەڵەتێنێت یان بڕیارەکان بەسەردا بسەپێنێت. ئەم کتێبە هاوڕێیەکی دڵسۆزە بۆ هەر کچێک کە تەمەنی لەژێر 18 ساڵیدایە و دەیەوێت بەناغەیەکی بتەوە بۆ داهاتووی دابنێن، چونکە گۆڕانکاری ڕاستەقینە لەم تەمەنە زێڕینەوە دەست پێ دەکات. کاتێک کە سایەتیت بەرەو پێگەیشتن هەنگاو دەنێت، مەهێڵە هیچ کچێک هاوڕێت بێت کە هەندەر نەبێت بۆ باشتربوونت. هاوڕێ باش ئەوەیە کە بەرەو سەرەوەت دەبات. دوور بکەوە لە چاوپێکەوتن و بەراوردکاری، چونکە تۆ هاوشێوەت نییە، پێویست ناکات وەک کەسێکی تر بیت. چیرۆکی ژیانی تۆ تایبەتە بە خۆت، هەڵکاریەکانی بەدەستی خۆت بنووسەوە، مەهێڵە کەسانی تر پێنووسەکەت لێ ببەن. کاتێک کچێک متمانەی بە خۆی دەبێت، دیشکی ڕووناکی متمانە دەگاتە چواردەورەکەشی و هیوایان پێ دەبەخشێت. کەواتە کچێ، هەست لە دەم و چاوت بشۆ، فرمێسکەکان بسڕەوە، ڕوویەکی گەش و پڕ لە هیواوە بەرەو ئامانجەکانت بڕۆ. تۆ لاواز نیت، تۆ کەم نیت، پێویستت بە مۆڵەتی کەس نییە بۆ ئەوەی لە ژیاندا پێشەنگ و سەرکەوتوو بیت. داوای لێبوردن مەکە بۆ ئەوەی کە زیرەکی یان دەتەوێت لە خوێندن و کارەکەتدا یەکەم و دەستپێشخەر بیت. کۆمەڵگا پێویستی بە عەقڵ و وزەی تۆ هەیە، پێویستی بەو دیدگا جوانە هەیە کە تۆ دەتوانیت پێشکەشی بکەیت. با ئەم کتێبە ببێتە دەستپێکی و سەرخانەیەک لە ژیانتدا، ئەوە سەرخانێک بەرەو متمانە و بەهێز و بەسەربەخۆیی و دەرونی. خۆت بەکەم مەزانە، چونکە جیهان چاوەڕێی شتە مەزنەکانە کە تەنها تۆ دەتوانیت بە ئەنجامیان بگەینی. لێرەدا خوێندنەوەی ئەم کتێبە
ئیلهام بەخشە کۆتاییتر، بەڵام گەشتی سەرکەوتنی تۆ ئێستا دەست پێ دەکات. هەمیشە بەهێزەوە بمێنەرەوە. باوەڕت بەو کچە هەبێت لە ناختدا دەژی، چونکە ئەو شایەنی باشترینەکانە، هەر بۆیە خۆت بەکەم مەزانە کچێ.